هێزەکانی ئۆکرانی دەستکەوتی بەرچاویان لەم هەفتانەی دواییدا بەدەستهێناوە و دەستیان بەسەر شاری خێرسۆندا گرتەوە، بەڵام وەزیری بەرگری کیێف دەڵێت کەش و هەوا ئێستا فاکتەرێکی گرنگە. ئەگەر باران بێت دەبێت بمێنیتەوە، چونکە ناتوانیت ئەو ئۆتۆمبیلە لەشکریانە بەکار بهێنیت کە تایان هەیە و یان ئەو ئۆتۆمبیلانەی سەربازەکان باردەکەن. بەڵکو تەنها دەتوانیت ئۆتۆمبیلی زری پۆش بەکار بهێنیت بە هەمان شێوەش ئەگەر بەفر بێت. وا دیارە ئۆکرانیا سوور بێت لەسەر پێشڕەویکردنی زیاتر لە گۆڕەپانی شەڕدا. بە هەر حاڵ زستان ڕامان ناگرێت. من گوتومە کە بۆ سوپاکەمان وا باشترە بەرەو پێش بڕوات هەر نەبێت بە خاوی، بەڵام ئێمە ناتوانین نەجوڵین. دوای ئەوەی ناچارکران پاشەکشێ بکەن، ئێستا هێزەکانی رووسیا خەندەق لێ دەدەن. ئۆکرانیا دەڵێت ناوچەی گەورە مینڕێژ کراوە و هەروەها پردەکان تەقێنراونەتەوە. ئەو جموجوڵێ ڕوودەدات پەیوەندی زیاتری بە ڕێگۆبانەوە هەیە، هەر بۆیە جوڵەکردن بۆ هەردوو لامان سەخت دەبێت بەبێ ئەوەی زۆر بە خێرایی نەکرێنە ئامانجی تۆباران، لەبەر ئەوەی پێشبینی زیاتر بۆ جوڵەکردن دەکرێت. ڕەوشەکە بۆ هێزەکان لەسەر زەوی سەخت دەبێت. گیر خواردن لە نێو کون و خەندەقەکاندا لە پلەی گەرمای ژێر سەفر بۆ ماوەیەکی درێژ بە تایبەت لە حاڵەتی ڕووسیادا و زۆر جار بە پێداویستی زۆر کەم و پۆشاکی زستانە ئەوە کارێکە بۆ ورە باش نابێت. لەگەڵ هاتنی وەرزی زستان، رووسیا ژێرخانی سیڤیلی ئۆکرانیا دەکاتە ئامانج لەوانە ئاو و کارەبا، ئەوە ژیان بۆ هاوڵاتیان سەخت دەکات. ئەوەی دەیخۆم تەنها نان و خواردنی قوتووە، ئێمە وا پێدەنین لە زستانەوە و دۆخەکە مەترسیدارە. برانگ دەڵێت دەبێت ڕۆژ ئاوا یارمەتی لە بەرەنگاربوونەوەی تاکتیکەکانی رووسیەیدا بدات. ئەگەر ئێمە توانای بەرگری ئاسمانی پێشکەوتوو بە ئەندازێکی گەورە بۆ ئۆکرانیا دابین نەکەین بۆ ڕێگریکردن لەو موشەکە کرۆزانە و هەروەها ڕێگریکردن لە درۆنی تەقەمەنی شاهید ئەوەی ئێران پەیداون، ئەوە ژمارەیەکی زیاتری ئۆکرانیەکان ئاوارە دەبن. وەرزی زستان وا هێدی دەگاتە جێ. شیکاران دەڵێن پرسیاری سەرەکی ئەوەیە کە ئایا چ لایەنێکیان باشتر جێگیر بوون بۆ ئەوەی هەرکە وەرزی بەهاری داهات و دەستی پێکرد دەست بە هێرش بکەن. بۆ هێنری ڕیچوەڵ، سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا.